هاوکاری شەریکی ئەسترازێنیکا کە یەکێکە لە کۆمپانیا گەورەکانی دەرمان بەشێک لە نەخۆشخانەی سلێمانی لە نەخۆشخانەی مناڵانی فێرکاری سلێمانی تایبەت کراوە بۆ نەخۆشانەی کە تووشی ڕەبووە بن و هەناسەیان تون دەبێ پێویستیان بە عیلاج بە چارەسەر هەیە. ئەم شوێنە یان بەشە تایبەت کراوە لە یەک کاتا 8 مناڵەتوانن چارەسەر وەربگرن و ئەم پرۆژەیە سەرەتاکەی لە پارێزگای سلێمانیەوە دەستی پێکردووە. هەوڵمانداوە نەخۆشخانەی مناڵان پێش بخەین بۆ خۆتان نەزان نەخۆشخانەکە لە ڕووی بیناوە زۆر خراپ بوو، زۆر کۆن بوو. ئێستا گەر خۆتان سەردان بکەن نەخۆشخانەکە بە شێوەیەکی گشتی لە نۆژەنکردنەوەیە یەکێک لە نەهۆمەکانی لەلایەن کۆمپانیایەکەوە کە خاوەنەکەی کاک خالیدە. ئێمە زۆر سپاس یەکەین بڵێن ئەو بەشەی نۆژەن کردوێتەوە. سپاسی پارێزگای سلێمانی وەزارەتی دارایی ژەکەین دوو تابقیکەی نەخۆشخانەکەیان نۆژەن کردوێتەوە. سپاسی ڕێکخراوی مامەکەین کە هەمیشە هاوکاری بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بووە و لە نەخۆشخانەی مناڵانیش ئەرکی کێشاوە واجهەی نەخۆشخانەکەی نۆژەن کردوێتەوە و زۆر سپاسی کۆمپانیای قەیوانەکەین کە نەخۆشخانەیەکی تەواوی لەگەڵ کلینیکێکی ڕاوێژکاری لە نەخۆشخانەی مناڵان دروستەکە. ئێمە لە نەخۆشخانەی مناڵان بەشێکمان تایبەت کردووە بە نەخۆشی کۆرۆنا. ئەو مناڵانەی کە تووشی کۆرۆنا بن و نیشانەیان هەیە ئێستا ئەتوانن چارەسەر لە نەخۆشخانەکە وەربگرن.